بەڕێزان پرسی پێوەری ئاوی ماڵان ئێستا لە قۆناغێکی ئەستیارایە کە لە دوای ئەوەی بڕیاری ئەنجومەنی شورا وەرگیرا بۆی کە سزای خەڵک بدرێ بە 100,000 بە 200,000 و وەزارەتی شارەوانی خۆی دیسان سزایەکی تری بڕیەوە بە 100,000 بە 200,000 بۆی کە پێوەری نەبەسوە یا زەخت و فشار لە خەڵک بکە. ئێستا ئەیانەوێت لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە ئەم سزایە بگەێنە 500,000 و بە یاسایی بکرێ و لە قۆناغێکی ئەستیارایە کە ئەویش پەرلەمانی کوردستان ئێمە هەوڵەدەین کە پەرلەمان نەبێتە بەشێک لەو زوڵمە کە لە خەڵکی هەرێمی کوردستان بکرێ. تەبانەوەی کە ئێستا لێرە ئێڵێن ڕوونێکەکەینەوە بەرهەمی ساڵێک و نیو بە دوواداچوون و کۆکردنەوەی بەڵگە و زانیاریە زۆر جار گلەی لە ئێمە کرێ کە بۆچی وەکو ڕۆژنامەنووس ئێمە قساکەین ئێمە ساڵێک و زیاتر لە 5 مانگە لەسەر خەتین لەگەڵ وەزارەتی شارەوانی لە لیژنە پەیوەندیدارەکان بەڵام نەگەیشتوینەتە هیچ نەتیجەیەک چاوەڕێ بووین. وەزارەت خۆی ئەم پرۆسەیە هەڵبۆشێنێتەوە بەڵام دیارە پێداگرێت لەوەی کە زیاتریش پێ لێڕاکێشاوە کە ئەم پرسە بە قانونی بکە. پرسی پێوەری ئاو لە هەرێمی کوردستان بۆ تۆڕەکانی ئاو گونجاو نییە چونکە هیچ تۆڕەیەکی ئاو لە هەرێمی کوردستان 24 کاتژمێر ئاویتیان نییە و ئەم پێوەرانە هەوا و هەر جوڵەیەکی تر ئەخوێنێتەوە. حاڵەتێکی زۆر خەتەر هەیە. قەرار بوو لە زۆنی 1 هەولێر 2 سلێمانی 3 ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجەوە 4 دۆک داتا سنتەر هەبێ هەر یەکێک لەو کۆمپانیانە داتا سنتەرێکی هەبێ بەڵام بە یەک سەفقە نازانرێت چۆنە هەرچی داتا سنتەر هەیە چووەتە هەولێر بە مەرکەزی کراوە. داتا سنتەر لە بنکێکی ئاسایش زۆر مەترسیدارترە یەن ناوەکەت ماڵەکەت عنوانەکە بە GPS یەنە ماڵەوە یعنی تەواوی زانیاری کۆدێکی ئاسایش لەو داتا سنتەرەیە کە ئێستا لە هەولێرە لە سلێمانی هیچ داتا سنتەرێک نییە. تەنانەت لە کۆدی ئاسایشیشە تۆ زۆنی سەوز معلوماتی لای زۆنی زەرد نییە زۆنی زەرد لای ئێرە نییە بەڵام بە بۆنەی ئەوە هەرچی زانیاری هەیە ڕۆی شۆتە هەولێر. ئەم کۆمپانیانە تەنیا ئیشیان بازرگانیکردن بووە بە پێوەر. لە دوای ساڵی 2017ەوە پێوەر دەستکراوە بووە هەر کەسێک پێوەر بێنێ پێوەری ئێرانیان هێناوە تورکیان هێناوە سینیان هێناوە پێوەری کواڵێتی نزمیان هێناوە. تەنیا مەبەستەکە ئەوە بووە ڕێژەی بەستنی پێوەر بە هاوڵاتی بەرزکەنەوە چونکە لە گرێبەستەکەیە ئەبێ لە ساڵ 85 خەڵک پێوەری بەست بێ ئەجینا حکوومەتی هەرێمی کوردستان 6 ملیۆن دۆلار بە کۆمپانیەکان ئەدۆڕێنێ بۆیە دەستکراوەیان کردووە هەموو کەسێکیان دەستکراوە کردووە پێوەر بێنێ لە ماڵان بیفرۆشەگەی شوە تا حاڵەتێک لە دەربەنی خان پێوەریان بردووە بۆ گەڕک و بە خەڵکیان فرۆشتووە تۆڕی ئاوی نەبووە بە تەنکەر ئاوی بۆ چووە. بەڵام ئەبینی لە ناو شاری سلێمانیە گەڕەکەیە ماڵی مەسول و ماڵی بەرپرسی تایە حرەسێکی داناوە کۆمپانیەکە نەچوە بەلایە واتە ماڵە بەرپرسەکە نەیبێستەوە بەڵام لە قەزا و ناحێ و لە شارەکانی ترە چوونەتە گەڕەکی واوکە تۆڕی ئاوی نەبووە بە تەنکەر ئاوی کڕیوە.